کاریگەری وشکە ساڵی لە عێراق و هەرێمی کوردستان قوڵتر دەبێتەوە. تۆران موفتی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری ئاو دەڵێت هێڵی بارانبارین 100 کیلۆمەتر بە ئاڕاستی باکوور پاشەکشەی کردووە. ئەو زەویانەی کە پێویستیان بە ئاو نیە و بە دێمیدا دەنرێن پێشتر لە نێوان داقوق و دووسدا بوو، بەڵام ئێستا لە باکووری هەولێرە. پێشتر کەشوهەوا ساڵێک باراناوی بووە و ساڵێکی دیکە کەمی باران بووە، لە کاتێکدا ئێستا ساڵێک باراناویە و 5 ساڵ وشکە ساڵی بە دوایدا دێت. عێراقم ساڵ تەنها 22 ملیار مەتر سێجا ئاو چۆتە ڕووبارەکانیەوە، لە کاتێکدا پلانی کشتوکاڵی ساڵانەی عێراق پێویستی بە 40 ملیار مەتر سێجایە. لە عێراق و هەرێمی کوردستان وەرزی بارانبارین لە یەکی مانجیدەوە هەژمار دەکرێت، لە کاتێکدا ماوەی 10 ساڵە لە کۆتای مانجی 11 یان سەرەتای مانجی 12 بارانبارین دەست پێ دەکات.